دکتۆر هیوا خالید گەردی پسپۆڕی وردی نەخۆشیەکانی سنگ و هەناسە سەبارەت بە مەترسی جگەرەکێشانی ئەلکترۆنی لەگەڵمانە. دکتۆر بەخێر بەی. وەڵا دکتۆر زۆر پێم خۆشە خەڵک بترسێ، پێمان بڵێ زیان و مەترسیەکانی جگەرە ئەلکترۆنی چییە؟ زۆر سپاس بۆ ڕێخستنی و دەرفەتە. بەڕاستی جگەرەی ئەلکترۆنی یەک لەو مشکلانەیە و هۆکارانەی کە لە سەردەمی ئێستا ڕوبەڕووی گەنجان دەبێتەوە، تایبەتی لە پۆلی 10 و 11 و 12 ئامادەی ئەوەل جار کەوەکو جێگرەوەیەگرە بۆ جگەرەی ئەلکترۆنی بەکارهێنرا، بەڵام وا دەرچوو ئێستا نەک وازە جگەرەی ئەلکترۆنی ناینن، جگەرەی ئاسایی ناین، وەرکو زۆرجار تووشی جگەرەکێشانی ئاسایش دەبن، تووشی جۆرەکانی تری جگەرەکێشانش دەبن، وەکو نێرگەلا. سەبارەت بە زیانەکانی زۆر زۆرە لە دەم و لوت دەست پێ بکە، دەم و پووک و دەبێتە هۆی سووتان یان شێرپەنجەی دەم و پووک، و دەبێتە هەوکردنی سێکان، دەبێتە هۆی سوربوونەوەی چاو. هەر زۆرجار حالەتی تەقینی جگەرەی ئەلکترۆنیمان هەیە بوویتە هۆی سووتان، چونکە پێکاتوە لە پاتریەک و مادەی هیتەرێک و هەروەها پێکاتوە لە خەزانێک لەگەڵ مادەیەکی کیمیایی تێدا وەکو مادەی گلیسرۆڵ، وەکو گلیسرۆڵ وەکو نەوتە، لەگەڵ نیکۆتین تەنها لەگەڵ جگەرەی ئاسایی ئەوەیە کە مادەی تار واتە قیڕی تێدا نییە، بە هەموو مادەکانی تری تێدایە و زەرەر و زیانی وەکو باسم کرد لەسەر سیەکان هەیە و هێشتان زۆر توێژینەوەی مای لەسەر کراوە کە دەبێتە هۆی هەوکردنی سیەکان. حالەتێکمان هەیە پێدەن ئیڤاڵی، واتە هەوکردنی سیەکان بەهۆی جگەرەی ئەلکترۆنی دەبێتە هۆی زۆردار دەبێتە هۆی لە کارکەوتنی هەناسەدان، دابەزینی ڕێژەی ئۆکسسیجین، دەبێتە هۆی داخلبوون لە چاودێری چڕی هەناسە. لە ئەمە حالەتی لە ناکاو، حالەتی درێژخایانیش توێژینەوەی شتی زۆر لەسەرمایە، هەندێک مادەی تێدا وەکو نایترۆسەمین کە سەر دەچێشی بۆ شێرپەنجە، بەتایبەتی شێرپەنجەی سیەکان یان شێرپەنجەی دەم و لوت، هەروەها دەبێتە هۆی زۆرجار هەیە دەبێتە هۆی نەخۆشی دڵیش و بەرزبوونەوەی فشاری خوێن، بێجگەرەوەی زەر و زیانی تری زۆر هەیە. بەڵێ زۆر باشە دکتۆر. ئێستا دیاردەی جگەرەکێشانی ئەلکترۆنی زیاتر لە ناو مناڵان و هەرزەکارانە ئەبینرێ. باشە مناڵێک لەو تەمەنە جگەرەی ئەلکترۆنی کێشێت، دنیایەک مەرحەلەی ژیانی ماوە، مەرحەلەی خوێندنی ماوە، مەرحەلەی کارکردنی ماوە، مەرحەلەی هاوسەرگیری ماوە. ئەم جۆرە جگەرەیە تا چەند کاریگەری بێت لەسەر داهاتوی منداڵەکان بۆ خوێندن، بۆ پرۆسەی کارکردن، بۆ پرۆسەی هاوسەرگیریکردن، تا چەند پێویستە دایکان و باوکان هۆشیار بن بۆمە؟ بەڵێ خۆی جگەرەی ئەلکترۆنی کە لە منداڵان زۆرە، لەبەر ئەوەی زۆری ئەو شەریکاتی زۆرە، تامی زۆر ئەنواع تامی تێدا دەکەن، 400 زۆرە تامی هەیە، وا دەکا من گەنج و مێرمنداڵ ڕووی تێ بکەن و ئاسانی شارگرتنی هەیە، وەکو فلاش مێمۆریا یان وەکو قەلەمێکە دەتوانێت لەگەڵ خۆی باتە قوتابخانە و سانسۆریشی لەسەر نییە، ینی گومرگ و ئەو خەڵۆقیکرد دەتوانانی بە ئاسانی هەڵگری و بە زەرەی زیانی زۆرێ، وەکو پێم گوتن دەبێتە هۆی سەر دەچێشی بۆ جگەرەکێشانی ئاسایی و نێرگەرەکێشان زۆر جارێ سەر دەچێشی دەبێتە هۆی ئیدمان و ئاڵوودەبوون بە مادەی تری هۆشبەر و هەروە لە داهاتوویەکی نزی چەند توێژینەوەیشی تریش هەیە بەتایبەتی لە گەنجان لەسەر 13,000 پیاو کراوە لە بینی 20 ساڵی تا 65 ساڵی دەرچوە ئەوانەی کە جگەرەی ئەلکترۆنی دەچێشن، ئەگەری نەزۆرچی تووشی نەزۆرکبوونیان زیاتر لەوانەی کە جگەرەی ئەلکترۆنیان جگەرە ناچێشن. بەڵێ مە بە شێوەیەکی گشتی بوو. باشە دکتۆر، بە دیاریکراوی بە دەقیقی 300 و لە توێژینەوەیەکە تازەترین توێژینەوە ئەڵێت 352 مادەی ژێراوی لە جگەرەی ئەلکترۆنیدا هەیە. خەڵک وەک بەدیلی جگەرەی تووتن بەکاری هێنێ، ژەهر بەدیلی ژەهرە. بەڵێ خۆی ئەوەی 240 تاکو 350 مادەی ژەهری تێدایە، مادەی کیمیایی تێدایە، وەکو مادەی گلیسرۆڵ، مادەی نایترۆز ئەمین، یەک لەوانەیە کە مادەیەکی پێدەی مسەرتەنە، مسەرتەن واتە سەر دەچێشی بۆ شێرپەنجە و مادەی تریشی زۆر تێدایە. بەڵێ ئەوانە بە شێوەیەکی گشتی کە وەکو بەدیری زگەرەی هەتا ئەوانەی کە زگەرەی دەچێشن وازە زگەرەی ئاسایی بێنن، وەکو ینی ستێپەک وەکو هەنگاوێک بۆ وازە زگەرەکێشان بێن،
بەڵام دەرچوونە بەعکسەوە پێچەوانەوەیە کەوانی زگەرەی ئەلکترۆنی دەچێشن زۆرجار هێزگەرەی ئاساییان نەچێشاوە تووشی زگەرە کێشانی ئاسایی و تووشی نێرگەلەش دەبن بەڵێ بەڕێز دکتۆر هیوا خالیدگەردی پسپۆری وردی نەخۆشیەکانی سنگ و هەناسە سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دکتۆر.